لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 336 لواني كاين تفسير قرآني بيرز بهم وخزمتان ومبستر رزامن دي خواهي قول وهوادان موي آزي سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا وإن كنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم وأيديكم إن الله كان عفوا غفورا. بەڵخۆشەویستان کلوانێ ڕابردووش لە خزمەت ئەو ئاتەدا بووین. خی گەورە سوبحانەهو وتعالە کە دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا کۆمەڵی باوەڕداران لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون واتە نزیکی نوێژ مەکەونەوە و نوێژ مەکەن لە کاتێکدا کە ئەنگۆ سەرخۆشن هەتا تاوەکو بزانن چی دەڵێن وەکو باسمان کردکەوە لە پێشی حرامکردنی عارەق بوو قۆناغێک ما بەتەواتی حرام بکرێتەوە بە چەند قۆناغێک عارەق حرام کرا ئیتر یەک لە قۆناغەکانەوە بوو لە کاتی سەرخۆشی نابی نوێژ بکەن وای لێها سەحابە خۆیان لێ ڕازیبی بە ڕۆژ عەرەقیان نەدەخواردەوە تا پاش عیشا لە پاش عیشادایان خوارد و مەسافەیەکی باشە بوو هەتا نوێژی بەیانی سەرخۆشیەکە بەریددان. ئیتر نزیکی نوێژ مەکەونەوە و نوێژ مەکەن لە کاتێکەوە سەرخۆشن تاوەکو بزان چی دەڵێن ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا و هەروەها نزیکی مزگەوت مەکەونەوە کە جێگای نوێژە کاتێکەوە جەنابەتتان لەسرە کاتێکەوە غوسلتان لەسرە مەگەر بەناو مزگەوت تێپەڕ ببن. ئەو جا دەفەرمی وئین كنتم مرضى أو على سفر. ئیتر ئەگەر بێت و ئەوە لە سەفەردا بوون کەوە احتیمالی زۆرە ئاو نەبی یان لە نەخۆشی بوو کاتێکەوە ئاو هەیە بەڵام ناتوانین بەکاری بین کەواتە دوو احتیمال خی گەورە سوبحانەهو وتعالە بەکاری باسی دەکاتن لە کاتێکەوە نەخۆشی ئاو هەیە بەڵام ناتوانین بەکاری بینی لە کاتێک کە لە سەفەردا بووی کە ئاوت بەدەست نەکەوت کەواتە لەو حاڵەتەی ئاو نەبوو یان ئاو هەبوو نەتوانی بەکاربینی ئەوە لەو حاڵەتەی دەکرێت لە جیاتی دەستنوێژ و غوسل لە خۆ دەرکردن تەیەموم بکەی. ئەو دەفەرمی ئەو جاء أحد منكم من الغائط وەکو باسمان کرد کەوە لێرەدا ئەو بە مانای واو دێ وەکو لە چەندین ئاتی دیکەش بەو شێوازەی هاتێ. ئیتر پێداویستیەکانی دەست نوێژنوێکردنەوە باز دەکەوە پێداویستەکانی غوسل لە خۆ دەرکردن باز دەکا. ئەو جاء أحد منكم من الغائط واتە یەک لەنگۆ لەسەر ئاو گەڕاوە پێویستی بە دەست نوێژنوێکردنەوە هەبوو. ئەو لامەستم النساء یانەوە تا سەرجەییتان لەگەڵ خێزانەکانتان کرد کەوا پێویست دەکا غوسل لە خۆ دەربینن لە هۆردوو حاڵەت فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا ئاوتان بەدەست نەکەوت یان هەبوو نەتانتوانین بەکاربینن ئەوە تەیەموم بکەن. جاوەکو باسمان کرد کەوا ئەو لامەستم النساء بەڕاستی لێردا خلافێکێ لە نێوان عولەما لێردا بە معنای لەمس دێ یان بە معنای مولامەسە دێ. لەمس بە معنای دەست لێدان دیارە دەست لێدان واتە دەست بەرکەوتنی پیاوێک لەگەڵ ئافرەتێک طبعا ئەوەی کە باڵێ مەقسوودە مەقسەد لەگە خێزانی خۆی چووکە مەسەلەن خوشتیتی کچیتی دایکیتی داپیریتی ئەوانەی کەوان دەستنوێژ لێ ناشتنەوە هەر لێ ناشچێ دەمینێتەوە خێزانی و هەروەها ئافرەتانی ئەزنەبی بەنسبەتەوی ئافرەتانی ئەزنەبی واتە ئافرەتێک کەوا مەحرەمی نییە و خێزانیشی نیە لەو حاڵتەی ئەسڵ وایە دەستی بەدەستی ئافرەتێکی وا نەکەوی ئەگەر با بڵێن متعەممیدیش نەبوو سەهوەن بوو لەبەر هەر سەبەبێک بوو ئەوە مەوزوعێکە ئەگەر نا دەستکەوتنی پیاوێک بە ئافرەتێکەوە هیچ عیلاقە لەگەڵی نییە ئەوە گوناحی دەگاتێ ئەگەر متقەسید وا بکات چ پیاوەکە چ ئافرەتەکە بەڵام ئایا دەستنوێژ دەچیان نە و بە تایبەتیش
لەگەڵ خێزانی خۆی ئایا لەگەڵ خێزانی کاتێکەوە دەستی بەدەستی بکەوی دەستچێ یاننا لێرەدا هەندێک لە زانان دەفن ئەو لامەستم و نیسا لێرە بە معنای لەمز دێ واتەگەر دەست بە دەستی کەوت بە تایبەتی مەسەلە خێزان دەست نوێژت دەستچێ تەمان هەر ئافرەتەشکەشکەوە غیری خێزان بیتن کە مەحرەم نییە دەست نوێژت دەستچێ هەندێک دەڵێن نەخێر لێرە مەسەلەی لەمس نییە بەڵکو مولامەسەیە بە معنای سەرجەیکردن لەگەڵ خێزانەکانتان لە واتەکاتێکەوە غوسڵتان دەکەوتە سەری ئیتر لێرەدا فعلا لە ئاەتەکە و هەروە چەندین حەدیثیش کە ئیشارەت پێ دەکەین ئیشارەتە لەسەرەوەی کەوا تەیەموم دەکرێت جێی ئاو بگریتەوە هەم لە بۆ دەست نوێ شوشتن هەم لە بۆ غوسل لە خۆ دەرکردن جێگای هەردووچی دەگریتەوە ئیتر لێرەدا کە باسی لەوەی کرد ئەو جا ئەحد منکم من الغائط ئەوە دیارە لە بۆی کەوا کەسێک سەر ئاوی کرد کەواتەوە لە مقابلی دەست نوێژە ئەدین لە مقابلی غوسلچەیە ئەو لامەستم النساء واتە سەرجەیتان لەگە خێزانەکانتان کرد لەو حاڵەتەی غوستان کەوت سەری ئاویش نییە یاخود ئاو هەیە ناتوانین بەکاری بینی لەو حاڵەتەی دەکرێت تەیەموم بکەیت ئەوکو باسمان کرد بەڕاستی ئەو بەڵگەیە بە قووەترە یاخود بەڵگەی ئەو زانانە بە قووەتر کەەوە لێرە لامەستم بە ملامەسە و بە سەرجەی لێکداتەوە و ڕێی ڕاجحیش کەوا والله عەلەم دەستکەوتنی پیاوێک بە ئافرەتێک بە تایبەتی کە مشکلە لەو مۆزوعە زیاتر لەگە خێزانی معڕەز دەستی بەدەست بکەوی دەست نوێژ ناشچێ چەندین بەڵگە هەیە لەسەر ئەو بابەتە لەوانە لەو حەدیثێکەوە ئیمام بوخاری و مسلم و نەسائی و ئەحمەد ڕوایەتی کرد عایشە خوای لە ڕازی بی باز دەکاتن یەک لەو بەڵگان دەفەرمی لەقەد ڕەئەیتونی مضطجعة على السرير لەو کاتانی کەوا دیارە ئەو شەوانی کە نۆبەتی ئەو بووە جاری وها بدەڵێم لەسەر جێگاکەی خۆم پاڵم دایتەوە فەیەجیء رسول الله صلى الله عليه وسلم فيتوسط السرير فيصلي واتە لەسەر جێگاکەی من یار حوجرەکانی خێزانەکانی پێ سەڵم کچکەم بووە ئەن کاتێکەوە تێیدا نووسینە ئیتر پێ هەستا شەو نوێژی کردەوە شەو نوێژی دەکاتن شەوان ئیتر سبحان الله ینی جێگاک هەر بەشی ئەوەی دەکاتکەوە هەر لە هەمان جێگا نوێژی کردیە و لەو کاتێکەوە بەو شێوەکو ئێستا عایشە وەسفی دەکات فيتوسط السرير فيصلي لنا وراستي جێگاکەی من نوێژی دەکرد صلاته من الليل كلها هەموو شەو نوێژەکەی كاتكوا لا يمنبو على الفراش الذي يرقد عليه هو وأهله سبحان الله يعني لسر أو جاي كوا بخو بخزان كلي دمي هل وين دريش نوجا كيدكر وأنا معترضة بينه وبين القبلة كوا تدري من دكوت منيوان بيغمبر صلى الله عليه وسلم دكوت منيوان قبلة كاعتراض الجنازة وكو جنازة يقدام نوجد سرب كي دلي بوشيوي ورجلاه في قبلته يتر دلي دو بيم نزيق بو لو جاي كأو نوێژی تێدا دەکرد فإذا أراد أن يسجد غمز رجلي فضممتها إلي ثم يسجد سبحان الله يعني بەو شێوەیە والله أعلم کە عایشە خوای لە ڕازی بی ڕاکشە لەسەر جێگاکەی خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو حوجرەی کەوا نوێژی کردیا دەڵێ پێیەکانم کەوتو بە جێی سوزدەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە طبعا حتا لە پێوە خێرائی دەکرد و ڕکوعی دەکرد و پاشان کە لە بۆ سوزدە دەویست بڕوا پێیەکانی من دەفەرمی لەو جێگای بکەوە سوزدەی تێدا دەبر پێغەمبەر صلی الله علیه وسلم نەقورسەشی لە پێیەکانی من دەدا و ئەو جا ئەمەش پێم با بڵێن لای خۆم نزیک دەکردەوە و جێی سوزدەم لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەتاڵ دەکرد و پێغەمبەر صلی الله علیه وسلم سوزدەی دەبر کاتی لێرە ئەوەی کەوا محەلی شاهید لە حەدیثەکە کە ئیمام بوخاری و مسلم وەکو باسمان کرد ڕوایەتیان کردێ ئەوەیە کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو نوێژە نقورسەی لە پێ عائیشەیدا تاوەکو پێی لا بدا لە جێگای سوزدەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستنوێژی نەشکا بەردەوام بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نوێژەکەی ئەگەر دەستنوێژی بشکابایە ئەوە نوێژەکەی بەتاڵ دەکرد دەستنوێژی نوێ دەکردەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە یەک لە حەدیثێکی دیکە عینی ئیمام مسلم و ترمذی و نەسائی ڕوایەتیان کردە عائشە دەجێڕێت خوای لە ڕازی بی دەفەرمی فقدت رسول الله صلى الله عليه وسلم ذات ليلة من الفراش شوێک لە شەوان کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم نەوبەتی بووە لای عائشە خوای ڕاز دەفەرمی شەوێکیان بەخەبەر هات دەبینی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر جێگای خۆی نەمایە فظننت أنه ذهب إلى بعض نسائه سبحان الله گومانی ئەوم لەو پەیدا بوو کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم چوویتە لای خێزانێکی تری کەوا لەو حاڵەتێک کە باسی دەکات نەو خێزانێ بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم گومانی ئەوم لەو دروست ئیتر وەکو ئافرەتێک کە غیرەی هەیە لەگەڵ هەوەیەکانی گومانی ئەوم لەو دروست بوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چوویتە لای یەکێک لە خێزانەکانی تری فتحسست ثم رجعت يتر تماشام كردو هستم راجل قرامه فجعلت أطلبه بيدي يتر شو مدري وقرامه وباشان بدستي ديال أوكاتي وكل نهاية حديث بعضك قلوب نبوة كاروناش بكاته دفن فجعلت أطلبه بيدي
ئیتر بەدەستی گەڕام لە ژوورێ بزانام لە چێن دەرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم مادەم لە دەرێنێ فوقعت يدي على بطن قدميه وهما منصوبتان وهو ساجد في المسجد سبحان الله دەفەرمی ئیتر کە بەدەست گەڕام دەستم کەوتە سەر پشتەپێیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە پێی چەقاندیە لە بۆ سوزدەبردن واتە سەری لە سوزدەیە و پێیەکانیشی چەقاندیە ئیتر زانیم ئەوە وا لە نوێژدایە پێغەمبەر صلی الله عليه وسلم يقول سبحانك اللهم وبحمد لا إله إلا أنت اللهم إنا نعوذ برضاك من سخطك والحاصل في أن دعاء دكلا سوز دكاني أو زاد فرمي فقلت بأبي أنت وأمي إني لفي شأن وإنك لفي آخر طلع منيش كهستم كله بيغمبر صلى الله عليه وسلم ولا سوز دبرنا وشون ويش دكا طلع أوزا قلتم بداك بابا وبقربان بم يا رسول الله أمن لا خيالك أتوج لتسيداي يعني أو تصور كروات تلا خزانك لخزانك تري طالما لحق دبنوا لسوز دبرنا محل الشاهد لو حديثاج أو عيني دفرمي دستم ببيكاني بيغمبر كوت صلى الله عليه وسلم بيغمبرش بردوام بولن ويجكي بطاري نكر كواتو بلغير سروي أقر دسنويج بش كابايا بيغمبر حتما بطاري دكن ويجكي كواتا أو دو بلغو بلغي تري زور لسروي كوا بدس ليدان دسنويج ناشي رأي راجح أو كواتا أو لامستم النساء بمعنى تسيدي بمعنى سرزي كردن دي نك بمعنى دسليدان إتل هردو حالات فلم تجدوا ماء أو تان ندي توا أو تان بدست نكود ياخذ وكزانا دفرمون أو هبو بلام نتان تواني بكاري بينن لبر هرزرلك واستل حديث كان باسي لكن إن شاء الله أو فتيمموا صعيدا طيبا لو حالتي تيمم بكن لبوش شويكا باسي لكن إن شاء الله زال حديث كان درباري أو كوانتواني أو بكار بين لحديث ذاك أبو داود وابن ماجه رواياتيان كذا زابري كرة عبد الله خوي قول الأخوي باب رازي بدفنمي خرجنا في سفر على عهد رسول الله صلى الله عليه وسلم لبو سفر يقدرتوا لعهد بيغمبر صلى الله عليه وسلم فأصاب رجلا منا حجر فشجه في رأسه يقل إيمة أواني كوابيكوين بردك بسري كوتو سريشكا ثم احتلم يتلو شوي داك ولا سفر دابوين دفنمي توشي احتلام بو أوبياو فسأل أصحابه فقال هل تدرون لي رخصة في التيمم ذكرهم تيمم بكم تيمم بكم بسرب بكانات وانخم بشم فقالوا ما نجد لك رخصة وأنت تقدر على الماء طالما قلتيان هرأون ده معلوماتيان بيبو أوكاتا قلتيان ناكل تيمم بكلبرو استأو هي بس تيمم ذكي فاغتسل فمات سبحان الله يتغسل لخو ذا هنا ولا نتيجة كسري برين داربو وفاتكر فلما قدمنا على النبي صلى الله عليه وسلم أخبر بذلك كاتك وقرينو لا بيغمبر صلى الله عليه وسلم باس ما كوبياتي لهاد فقال قتلوه قتلهم الله سبحان الله كشتيان خوابيان كجي ألا سألوا ذلك إذ لم يعلموا باش لو برسياري أنك الكوا علما بينبو فإنما شفاء العي السؤال ولو علاجي نزانين برسيار كردنا إنما كان يكفيه أن يتيمم ويعصب على جرحه خرقة ثم يمسح عليها ويغسل سائر جسده كواتا أو ندي بس بكوات تيمم بكاتا ولسر برينكي بيبستا باوات طرينك البابي الشويك مسح لسر بكرباو أو ذا باقي جسدك بشوش تبايا كواتا ليردا دكريت تيمم لزياتي غسل وهر ولا تسندين حديثي ديكاش عيني بلقية لسر أويكا دكري تيمم بكري لا حديث كوا إمام بخاري لمفرد لا أدب مفرده أبو داود إمام أحمد روايتان لعمري كرعاز دفنمي لغزوة ذات سلاسل عين توش احتلام بوم لشويتشي زور سارد بو اتنمتوان أو هبو بلام أو كزور سارد بو لو يترسام كأجر بكاري بينم بهلاك بتسم تيمم كرد أو ذا پاشان پێشنوێژیشم لە بۆ ئەو مەجموعەی کرد کە لەگەڵم دابوون کاتێک گەڕاینەوە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شتیان باس کرد بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویە عەمرو صەلەیتە بئەصحابیک وأنت جونوب پێشنوێژیت لە بۆ ئەو کەسانی کرد کە لەگەڵ دابوون لە کاتێکدا جەنابەت لەسەر دەڵێ من گوتم نعم یا رسول الله بەڵێ وابوو لەبەرەوەی لە شەوێکی سارددا ئەمن ئەو احتلامە بەسەردا هات ئیتر لەوەی ترسان فأشفقت إن اغتسلت أن أهلك لو ترسم أجر أو بكار بين مغسل لخم دربينم بهلاك بتسم وذكرت قول الله عز وجل أو تم بفكرهاتك أخوي ولا تقتلوا أنفسكم خوتان مكوجن إن الله كان بكم رحيما الله سبحانه وتعالى برحمة برامبرتا فتيممت ثم صليت
ئیتر تەیەممم کردو نوێژم لەبۆ صحابة لبو أو مجموعة كرجالهم فضحك رسول الله صلى الله عليه وسلم ولم يقل شيئا يا صلى الله عليه وسلم بيكني واعتدلي بيخوش بو استدلال جواني كوا عمري كرة عسكر ديتيو هيت قصة شيء نكرد وقت إنكار نكر طبعا أجر جائز نبوه إنكاري ذكر بيان صوت وقت بلغير سروي كأجر أو هبو بلام نتواني بكار بيني لبروي زور صاد بو هیچ شتێش نەبوو پێیگەرم کەیەوە ئەوەش جائزە بۆی کەوە دەتوانیت تەیەمم بکەی نەوەک تووشی ئەوەی بێکەوە لە نزیک بەکارهێنان ئاوی سارد خۆت تووشی بە هیلاکچوون بکەی والله ئەعلام. دیارە شتی دیکەش لە ئەو ئاتەما باس بکەم بەڵام لەبەرتەوە بوونی کار لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنە و خزمەتی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.